سڵاوم کاتتان باش ئەوانەی دەیانبینین ئەمانە خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆکانن لە شاری هەولێر. ئەمانە بەگوێرەی وتەی خۆیان زیاتر لە 15-16 هەزار خاوەن زەوی دەبن لەم شوێنەیە کە چەندین ساڵە چاوەڕێی ئەوە دەکەن ڕێگان پێ بدرێت ئەگەر ینی بەس خزمەتگوزاری بگەینە سەرزەویەکانیان بۆی هەندی خەڵکێک لە کرێسیاتی لە ژیانێکدا دەربازی بێت. ئێستا ئێرە لێرە کۆبنەوەتەوە داوای ئەوە دەکەن کە ڕێگایان پێ بدرێت. هەر یەشێک لە خوازەویەکانی ئێرەی بەڵێ بێگومانەوە پارچە زەویەکم لێرە هەیە. ئەوە چەندین جارە ئەو بنەوە دەکەین ئەو پەیامی خۆمان بە دەسەڵاتداران و بە پرسان ڕدەگەێنین، بەڵام دوجار وەڵامێکی ڕوون و ئاشکرامان نادەنەوە. هەر وەڵامەکەیان چیە دەڵێت چاوەڕێکن لێکۆڵنیەوە دەکەین مەشروعمان لە بەردەستە. ئەوە بە نزیکەی 18 ساڵە ئەو زەویانە دابش کراون. 3 ساڵە کە من خەریکی ئێمە وەکو ئەو گروپە خەریکی گربوونەوە ئەوانە بەردەوام بەڵێنمان دەدەنێ و بەرام بەڵێنەکانیشیان هیچ نابەنە سەر. ئەو کات چییە ڕێگەتا پێنادەن خانوەکەتان دروستکەن؟ والله ئەوجا من دەبی لە مووقعی ئەو بەرپرسیارەتیانن ئەوانی کە لە دەسەڵاتن ئەوانە ئەو وەڵامی پرسیارە بدەنەوە، بەڵام هەز دەکەم کۆمەڵی کەس هەیە ڕێگری لەوە دەکا کە مەشروعی نیشتە جێبوونی هەیە دەیەوێ خۆی کە تەواو بوو تاوەکو خەڵک نەپژێتە ئێرە، خەڵک لێرە خان و دروستکە زیاتر بپژێنە مەشروعەکانی ئەوان. بۆیە هەز دەکەم ئەوان ڕێگرن لەو دابینکردنی خزمەتگوزاری بۆ ئەمانە، واتە تەداخولات هەیە لەو بابەتە. لایشتر مام ئەم کاتت باش هۆکارچی ڕێگەتا پێدادەن خانوەکەتە دروستکە؟ وڵی هۆکارەکە چییە؟ ئەوە لەکن وەڵامەکە لەکن حکوومەتیە. ئێوە سەردانتان نەکردونە پێشتر چیان پێگوتم؟ برێ پێشتر سەردانتان نەکردونە چیان پێگوتم؟ وای وعدیان پێداینە، زۆر وعدیان پێداینە، بەڵام هیچ جێبەجیان نەکردیە. ئەوجا ئێستا کاک ئومێد خۆشنا و وعدی پێداینە، ئەوجا بە تەمای قسەیوی نازانیم ئەوجا جێبەجێ دەکا قسەکانی ڕێپێدان دێ خەدەمات دێ. والله وعدی پێداینە على ئەساس لەگە سەرۆک وەزیران دانیشتینە قسەیان کردیا ڕێپێدان بدەن و بینایە و شتیوا بکەن و خەدەماتیشیان لۆ بێ. چەند ساڵە چاوەڕێی ئەو ڕێگەتە؟ 9 ساڵە ئەو عاردەم کڕیا کرێچیشم، ینی بە تەمایە و عاردەیمە ئێستا لێرکانەویش کرێچیشی نەرێوەڵە مامۆستاینە و کرێچینە. ڕێپێدانیشمان پێ بدەن بەڵکو بە زووترین کات ئیشەکانمان جێبەجێ بکە لەو کرێچیاتێ دەربازمان بی. قسم کرد والله حەز ناکەم قسام بکەم. خانوو لێرە زەوی لێرە نییە؟ ئەی بۆچی وەستایە لێرە بۆچی گردبووینەوە؟ کردبوونەوە کە بە کەلێک نای لەبەرەوەی حەز ناکەم قسام بکەم. هەر بەلێن و مەحافظ بەلێنەدا و شارەوانی بەلێن و نازام چ سەرۆک و حکوومەت کە هیچمان نەدیت. هەر قسان نەکەین باشترە. چ بکەین بەس بێن ئێرە و تەماش عادی خۆمان بکەین دەوارەوەندەیە. سەبەبی چییە؟ سەبەبەکەی بزانین کە خادمات چوویتە سەر شاخەکان و نەگەیشت ئێرە کە ناوەندی شاریشە. دیاریش نییە لەبەر هیچ هۆکارێکە ڕێگاتا پێدادەن؟ هۆکارەکە هیچ دیار نییە، لە دەست مەسئولەکانە ئەوان دەزانن سەبەبی چ حەزیان لەو عاردەیە یان چییە خوا دەزانی. ئەوەی گوێتان لێ بوو ئەوانەی خاوەن زەویەکانی ئێرە هەمویان فەرمانبەرن و هەمویان مامۆستان و خۆشیان باسی کرد ساڵانێکی دوور و درێژە لێرە چاوەڕێی ئەوە دەکەن کە تەنها ڕێگە پێدانیان پێ بدرێت، ڕێگەیان پێ بدرێت کە بەس خانوەکانی دروستکەن. زۆرینەی زەویەکانی ئێرەش زیاتر دەتوانین بڵێم لە 180 کە ئەم زەویانە هەر هەمووی تاپۆن، بەڵام هەموو ساڵێک بەڵێنی زۆرا و زۆریان پێدرێت و سەردانی هەموو شوێنی شاکردە. ئەم کاتت باش لە زۆر لە گردبوونەکان لەسەر داواکردن لە ڕێگە پێدان بۆ دروستکردنی خانوو لێرە بەشدار بی و هەموو جارێک کە داوەتان کردو ئەو پەیامەتان گەیاندووە پێت وایە بۆچی ڕێگەتان پێنادەن خانوو دروستکرد؟ بەڕاستی وەکو سێگۆشە بەرمەدەی لە هاتیە هەشتی عەسارۆک، ینی بەڕاستی وە لێ هاتیە کەس نازانێت نهێنیەکەی چییە. ئایا نهێنیەکەی بەڕاستی فعلەن ئاو کەمە یان بەڕاستی هەر حکوومەت پارەی کەمە یان شتەشکەی نهێنی سڕەکەی ئەمە نایزانی.
زۆر هەوڵماندەیە کە ئەو سڕە بزانانی تاس نەمازانێ وە لە جێی خەرچی جێبز دەبین کە عنی مەسئولێت چاویە یان حکومەت چاوی لێ یانیش بەتەمای پرۆژێت کەنە یانیش لەبەر شوقە و خانووی کە کۆمەلگان کۆمەلگا شوقە هەیە نانوێت لێکوان ئاودام بتەوە ئێرە ئاودام بتەوە ئەو کاتی بازاری شقانیان نامینێتن ئەوە ئەزباوانە زۆر ئەسبابیت کە هەیە عنی بەڕاستیە ئەمە تاس نەگەی ساوکارەکەی ڕاستەقینەکەی سەرکەم یعنی چی خەڵکانێک ڕەنگە کۆمەڵک بازرگان وەبەرهێنەر چاویان لەم زەویە بیان هەندێک مەسئول چاویان لەو زەویە بی بەڵام خۆ ئێرە تاپەی هی خەڵکە یعنی چۆن چاوێ لەیە تاکرێت تەکرێت زەویەک تاپەی کەسێک بی بە زۆری بسینی بە زۆر نا بەڵام لەوانەیە بەدل شتەکەدا یا قەربوو کاتەوە عنی ئەزابەکە داتێ ئەم داوا قەربوو ناکەینەوەمە لە بەسدا قەربوو بکەینەوە ئەمە بخۆمە داوامان نەکردیا قبولش ناکەی دانی قەربوو بکرێن بەڕاستیش ئەمە ئێکۆ عەردی خۆمانەوە ئەزمان لێکوانێ خوانی بکەین لە پێشتر باز دەوە دەکرا کە ئێرە دراوەتە پرۆژێکی استراتیژی باز دەوە دەکرێت کە پرۆژێکی استراتیژی بەتایبەت پرۆژەی سەرجەبوون لێرە دروست بکرێت لەبەر ئەو هۆکارانەیە ئێوە بێتاقەت دەکەن و ڕێگە پێدانتان پێ نادرێ خەڵک دروستکەن ئێوە تا پێتانوەیە ئەمە ڕاز بێ نا ئەوانە ڕاز نییە ئارچی دیعاە هەیە ڕاز نییە بەڕاستیش دیعاە زۆر دەکرێت بەزە هیچیان ڕاز نییە چی بەڕاستی کۆناکە تاپۆیە ئەوکان ئەوەنی دیانەکە ڕاز نییە بەڵام ئەمە گربوونەکە دەکەن لە بە هۆی خەدەمات دەکەن داوای ڕێگە پێدامان لەکرد بەڕاستی ناکرێت و پاش 16 ساڵی هەشتان هەشت عسارە زیاتر زبر ڕێت بگرێتن ناکرێت بەڕاستیە فەرۆ شاشی هەشت عسارەکە پڕ بۆ زبرخانە خە ناکرێت هەر ڕێگە پێدانەکەی و خەرچینەکە خدماتی دو خەرچینی هەتا کەنی کەس نازانیتن 18 ساڵە چاوەڕێەوە دەکەن خزمەت گوزاری بێت بەڵێ بەڵێ 18 ساڵی چێت داوەتات بەڵێ نانە ساڵ داوا ناکەین نانە 18 ساڵ تقریباً ئەو بۆ ئاخری زۆر داواما کردبوو وە لە پارێزگاری پێشوانیش 2009 باڵێنیان دابوو بەس هەر بەس باڵێن بوو هەتا ئێستاش هەر باڵێنە هۆکارەکەشتان پێداڵێن لەبەر چی ڕێتان پێدان هۆکارەکە جاری وا درین ئاو کەمە جاری وا درین قەیرانە هەرەوە زباوەمان پێدەن هیچ کەمە پێ نارێن سواس دەمەوێت دیمەنەکان ببینن بە پانایی ئێرە ئەو زەویانە کەواتە بە دەوروبەرمدا هەر هەمووی ئەمە پێ دەڵێن هەشتی حەسارۆکان لێرە وەکو باسییان لێوە کرد و ئاماژەیان بۆ کرد 16,000 کەس یاخود 16,000 پارتە زەوی لێرە خاوەنی هەیە و لە ماوەی 8 ساڵ زیاتردا داوای ڕێپێدانیان کردەوە خزمەت گوزاریشان بۆ بێت بەڵام تاکو ئێستا نهاتوە و ئێستا گرنگێتەوە چاوەڕێوە دەکەن لەلایەن بەتایبەت پارێزگاری هەولێر و لایەنە پەیوەندیدارەکان بەڵێن چا پێ بدرێت.